دوای چەند مانگ لە داخستنی بەشێکی شەقامی بازنەی مەلیک مەحموود لە شاری سلێمانی بەهۆی دروستکردنی یەکتر بڕی تۆفیق وهبیەوە لە ئێستادا بەشی سەرەوەی ئەو پرۆژەیە تەواو بوو و دەکرێتەوە بەڕووی شۆفێراندا. ئەمەی دیمەنەکانی دەبینن لە ئێستادا ساتیکردنەوەی ئەو ڕێگای بەری سەرەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە لێرەدا لەلایەن شارەوانی سلێمانی و هاتوچۆی سلێمانیەوە سەرقاڵی ئەوە دەبن. کاک زەردەش سڵاوی لێبێ، ئەم بەش ئەمڕۆکەیکەنەوە بەنیازن لە ساڵ چەند کارەکان تەواو بووە؟ ئەمە بەشی دووەمی قۆناغی پرۆژەکەیە، بەشی یەکەمی ئەو شەقامە لە لاوچەکان بوو. ئێستا ئەم شەقامی سەر ئەندەرپاسەکەیە کە تەواو بووە هاتوچۆکە ئاسانە بێت. ئەو کاتە بەش قۆناغی سێمەوێنی ئینشەڵا لە ماوەیەکی زۆر نزیکاکە ئەم پرۆژە خۆی بێ لە کۆتایی ساڵی 2025 تەواو بێ. ئینشەڵا ئەو کاتە ئیش تەواو بێت. لە چەندی پرۆژەکە تا ئێستا تەواو بووە؟ وەڵاهی ئەتوانم بڵێم لە 150 تەواو بوو، چکە خۆ دەزانی دوو بەشی گرنگی تەواو بووە، بەشی چێمێنێ. ئەمە تا چەند لۆد و قەرەباڵغی کەمەکاتەوە؟ بەدڵنیایە لۆد و قەرەباڵغی ئەم شەقامە نامێنێت و هەموو پرۆژەکانی کە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کردی وەک ئەندەرپاسی فاروق، وەک بڕی ئارام، یەکتر بڕی باخی بەختیاری کەمانە هەمووی هۆکار بوون بۆ کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن لە ئێستادا ئەو ڕێگایە دەکرێتەوە کە چەند مانگێکە داخراوە لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە تیایدا لۆد و قەرەباڵغی زۆر لەسەر ئەم شەقامە دروست بوو کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ڕامانگەیان کە ئەم ڕێگایی بەری سەرەوەی کە بەشی سەرەوەی یەکتر بڕەکەیە لێرەدا دەکرێتەوە. بۆیە ئەمان کە لێرە کاک بەمەنی لێ کاک بە مەسڵاوی لێبێ کردنەوەی ئەم یەکتر بڕانە تا چەندێک کاریگەری لە سەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی ئەبێت؟ بەدڵنیاییەوە مەسەلەی وەبەرهێنان لە سەر هەر شەقامێک لە دروستکردنی ئۆڤەرپاس یان ئەندەرپاس فاکتەرێکی گرنگە بۆ ڕەوانە و زیاتر ئاسانکاری و زیاتر بەرەودان بە جوڵەی بەردەوامی جوڵەی ئۆتۆمبیل و ڕەوانەوەی قەرەباڵغی و زیاتر ئاسانکاری بۆ هاوڵاتیان و لە نەتیجەیشا کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ کەمکردنەوەی لۆد لەسەر و شەقامانە و زیاتر گەڕانەوەی کات بۆ هاوڵاتیان و شۆفێران. کاک بە من لە ڕابردووە ئەم شوێنێکی ئێمە لی وەستاوین بەهۆی ئەوەی کە یوتێرنێ لەم پێشەوە هەبوو قەرەباڵغی زۆر هەبوو. ئەو قەرەباڵغی ئەڕەوێتەوە؟ ئەم خاڵەت ئەم پرۆژێ تەنها نابێتە هۆکارێک بۆ بەدیلی ئەو یوتێرنە، ئەنی دروستکردنی پرۆژەی هاوشێوە بێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە تەواوی یوتێرنە نزیکەکان یان ئەو لۆدە یان ئەو قەرەباڵغی لەسەر ئەو شەقامەیە بەدڵنیایی و فاکتەرێکی گرنگە بێت بۆەوەی کە بتواندرێت کۆی ببێتە بەدیلی کۆی یوتێرنەکان نزیکەکانی سەر بە تایبەتی باشووری شەقامی مەلیک مەحموود لە باشووری سلێمانی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لە ئێستادا چەپڵەی دڵخۆشی ئەوە لێ دەدەن کە بەشێک لە شەقامەکە تەواو بووە و کرایەوە بە ڕووی شۆفێراندا. ئەمە بەشی خوارەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە دوای چەند مانگێک لە داخستنی لۆد و قەرەباڵغی زۆر لەسەر شەقامە دروست بوو. لە ئێستادا ئەم ساتە ڕێگاکە کرایەوە بە ڕووی شۆفێراندا و هاتوچۆی ئۆتۆمبیل بە بەشی سەرەوەی شەقامەکەدا دەستی پێکردووە. بۆیە وەکو کە وتەبێژی شارەوانی سلێمانیش باسی کرد کە لە نزیکەی لە 150 پرۆژەکە تەواو بووە و دەست دەکرێت بەکارکردن لە بەشی ژێرەوەی یەکتر بڕەکەدا هەریەکە لە گەڕەکی ئابلاغ بە گەڕەکی چوارچراوە دەبەستێتەوە و هاتوچۆ لە عربەتەوە بەرە و دوڕیانی سەسنار و بە پێشەوانەشەوە تیایدا دەبێت کە ئەمە کاریگەری دەبێت لە سەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی و هاوکات. دوێنێش ئەوەی کە باسمان کرد ئەندەرپاسی والی کارەکانی تەواو بووە و لە داهاتوێکی نزیکدا ئەو ئەندەرپاسەش دەکرێتەوە.